سڵاو بینەران و گوێگرانی خۆشەویست لەگەڵتانم بە بەرنامەی ڕامانیم هەفتەیەش لەسەر زیادبوونی ئێعدامەکان و ناداتیە کۆمەڵایەتیەکان بابەتێک مامەدە کردووە کە پێشکەش بەوەی ئەزیزی دەکەم بەناونیشانی پەرستاندنی ئێعدامەکان نیشانەی قوڵبوونەوەی نادادی کۆمەڵایەتی. هیوادارم ئەم بابەتە جێگای ڕەزامەندی و سەرنجی ئێوە بێت و پێم خۆشە ئەگەر بکرێت تاوکو کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمانە هاوڕێ بن. فەرمونون ئێساش لە درێژەی بابەتەکە دێ. بەڵێ بینەران، وەک هەموو لە باش دەزان ئاڵۆزیە دوای ناکۆکیە توندەکانی ئێران و ئەمریکا دوای شەڕی 40 ڕۆژە باگربەستێکی لەرزۆک وا ڕێکەوتنێکی ناشەفاف دوجار کۆتایی هات بە لێدانە قورسەکانی موشک و فڕۆکە جەنگیەکان لە ناوچەکە و ئێران بەگشتی. پێشبینی و هەڵوێستی ئێمە لە زۆرێک لە بەرنامە و بڵاوکراوەکان لە سەرەتای گەژیەکانەوە بۆ داهاتوێ و ئاڵۆزی و قەیران و شەڕە هەڵوێستێکی ڕوون بووە و دوجار لێرەدا لەسەر و بەحسانە نادوێم و ئەم جارە لەسەر دەتوانم بڵێم قەیرانێکی نوێ دەدوێم، ئەویش زیادکردنی ئیعدام و سەرکوتکاریەکانە، لەولاوەش بەردەوامبوونی هەڵاوسان و سەختی بژێوی مەعیشەتی زەحمەتکێشان. ئەگەرچی ئەگەربەستی نێوان ئەمریکا و ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران بەردەوام دەگرترا لەرزۆکە هۆکارەکە ڕوون بوو، بەردەوام ناکۆچی و ئاڵۆزی و شەڕ و بەتایبەتیش لێدانە سنووردارەکان لە ئارەدا بوو لە ساتەوەختی بەناو ئاگربەست. ئێستاکەش بە هەمان جۆر ڕێکەوتنەکە ئەو ڕێکەوتنەی کە بۆ لێت تێگەیشتن کراوە دەکرێت لەرزۆک بێت. هەم دیسان چونکە ئاڵۆزی و ناکۆچیەکان بەردەوام وەک هەموو لە باشەزان ئەیبینن، بەتایبەتیش کە چڕبۆتەوە لە گەروی هۆرمز. خۆ بێگومان ئەم گرژیانە شۆکارگەلی تریان هەیە. بەسەر هەموو ئەو گرژی و ناکۆکیانش بێگومان ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ ماوەیەکی درێژ بەو جۆرە بەرگە ناگرێت. گەرچی ئەمریکاش دەزانێت، بەڵام بۆ ئەویش هەڵگیرسانەوەی شەڕێکی درێژخایەن هێندە ئاسان نییە. لێرەدا جارێکی تر دەبینین ناوچەکە لە گرژێکی توندی نەشەڕ نە ئاشتیە. ئەم دۆخە بەکوێ دەگات؟ دەرەنجامی ئەم جۆرە سیاسەت و هەڵوێزگیریانە لەلایەن هەردوو جەمسەری ئەم شەڕە تاوانکارانەیەوە هێشتا ئاسۆی گەیشتن بە ڕێکەوتنێکی درێژماوەی کۆتایی هاتنی یەکجاری شەڕی لە ناو تەمومشدا هێشتوتەوە. ئەگەر مافیای دەسەڵات لە ناو پێگاتەی حاکمیەتی کۆماری ئیسلامیدا قازانج لە درێژە کێشانی شەڕ دەبات، خۆ بێگومان دەوڵەتی ئەمریکایی پەیڕەوی سیستەمی سەرمایەداریش لەو دۆخە هەوڵ دەدات سوودی خۆی ببات. لەم دۆخەدا نەشار نە ئاشتی دەرهاوێشتە و لێکەوتە زیانبارەکانی ئەم دۆخە لەسەر ژیان و بژێوی کرێکاران و جەماوەری خەڵکی هەژار و دەستکورد لە ئێران بەتایبەتی ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر خۆی دەردەخات. دەرکردنی کرێکارانی لەسەر کار لەژێر کەمکردنەوەی هێزی کار و بە بیانووی بردومانی ناوەندە پیشەسازیەکان و لە کارکەوتنیان یان بەهۆی نەبوون و کەمی کەرەستەی خاوە کە دەگوترێت هەموو ڕۆژێک ژمارەیەکی زیاتر لە کرێکاران و بێ هیچ جۆرە بیم و قەرەبوویەک بەرەو ڕیزی ملیۆنی بێکاران پاڵیان پێوە دەنرێت. بەپێی ئامار و راپۆرتەکانی ڕۆژانە لەسەر کرێکاران دەبینرێت لە زۆرێک لە شار و پارێزگاکانی بەردەوام زۆرێک بڵێن لە خاوەنکارەکان لە کارگە و شوێنی کار دەستیانداوەتە دەرکردنی کرێکاران. لەولاوەش لە فاصلەی قەتکردنی ئینتەرنێتدا هەموو لە باش دەزان نزیکە 11 ملیۆن کەس کە کاریان لەسەر کاری ئۆنلاین و بازاڕی ئینتەرنێتی بوو بێکار بوون کە زۆرێکیان ناتوانن دەست بکەنەوە بەو کارە و یاخود لە ترسی سەر لە نوێمایە پوچبوونی کاری ناتوانن. سەرانی ڕژێمی کۆماری ئیسلامی و سەرکردایەتی سوپای پازاران لە ناوەندی ئەم دەسەڵاتەدا بە بەردەوامیدان بە سیاسەتی شەڕخوازانە سامانی کۆمەڵگە کە بەرهەمی ڕەنج و ئارەقی نێوشێوانی کرێکارانە دەخەنە خزمەت درێژدان بە شەڕە کۆنەپەرستان و تاوانکاریەکانیانە تاوەکو خۆیان و دار و دەستەکانیشیان لە سێبەریدا درێژە بە دەسەڵاتە دژە مرۆیەکان بدەن و ملیۆنان دۆلاریش بخەنە گیرفانیانەوە. سەرڕای ئەمانش سەران و کاربەدەستانی ڕژێم لەگەڵ بوونی هەڵاوسانی توندی ئابووری و گرانی پێداویستی ڕۆژانەکان ئامۆژگاریەکی کرێکاران و جەماوەری خەڵک دەکەن کە زیاتر بەرگەوە دۆخە بگرن لە خواردن و بەکارهێنانی ئاو و کارەبا و گازدا دەست پێوە بگرن. بەڵێ لە ماوەی 47 ساڵی حاکمیەتی ئەو ڕژێمەدا خەڵک لە ئاسوودەییدا ژیاوە. ئەما ئامۆژگاری و ڕێنمایانەی دەسەڵاتدارانی ڕژێم بۆ کرێکاران و خەڵکی هەژار لە کاتێکدایەکە خۆیان باش دەزانن ڕژێم لە نێو چ قەیرانێکی قوڵدا
دەست و پێ لێ دەدات وا کرێکاران و جەماوەری دەستکورتی ئێرانیش لە چوباردۆخێکی پڕ لە هەژاری و گرانیدا دەژین لەوە هەلومەرجێکدا گەرژی و ناکۆکی نێوان باڵەکانی نێو دەسەڵاتیش پتر ئاشکرا دەبن. بەر لە ڕێکەوتن پزیشکیان دانی بەوەدانا کە ئەمریکا 230 ملیۆن مەتر سێجا گازی ئێمەیان پێکاو، وێزگەی پترۆکیمیایی و فولادی مبارەکەیان پێکا و خەریکە لە ناو دەچن. ڕۆژانە 50 ملیۆن لیتر بەنزینمان کورتی هێناوە و وەدابینکردنی دەبێت دۆلار بدەین. ئایا هەلە بنەڕەتدا دۆلارمان هەیە تا بیدەین؟ کەواتە ناتوانرێت ئیدعا بکرێت کە دوژمن لە حاڵی لە ناو چووندایە و ئێمەش لە گەشە سندندین. ئەگەر لەگەڵ ئەمریکا گفتوگۆ نەکەین دەبێت چی بکەین؟ هەر بۆیە لە ئاسکرێکاران و جەماوەری خەڵک و پرسی هەژاری و گرانی و ژیان و بژێویشیاندا بەرپرسیارەتی لە کۆڵی خۆیان دەکەنەوە و لە خەڵک دەخوازن کە چاوەڕوانیەکانیان کەم بکەنەوە. جا بۆیە خودی ڕاستیەکە ئەوەیە کە لە 47 ساڵی ڕابردوودا ڕژێمی تاوانکاری کۆماری ئیسلامی هیچ کاتێک بەرپرسیارەتێکی لە بەرامبەر ژیان و بژێوی جەماوەری کرێکاران و زەحمەتکێش نەگرتوۆتە ئەستۆ و مانەوەی حکومەتە ئیسلامیەکەی بە واجبترین واجبات زانیوە. ئەو دەسەڵاتە چونکە دەزانێت شەرعێتی کۆمەڵایەتی نییە، دەسەڵاتدارانی ڕژێم بۆ مانەوەی خۆیان تێچوویەکی خەیاڵیان بۆ شەڕ هەڵگیرساندن لە ناوچەکە و ڕێکخستن و دابینکردنی پێداویستەکانی گروپە تیرۆریستیەکانی ناسراو بە میحوەری مقاومە تەرخان کردووە. بەڵێ بینەران لێرەدا ناوبڕێکی کورد وەردەگرم، دواتر دەستەکەینەوە بە درێژەی بابەتەکە. لەگەڵمان بن. ئامان لەرزانە بەسەرهاتی واقعی پازدە زیندانی سیاسیە کە حکمی لە سێدارەدانیان بۆ دەرچووە و بە سەما و هەڵپەڕکێوە بەرەوپەتی سێدارە ڕۆژ. اما لرزانا سودی لرزانا آری زنجیرو القا لرزانا اما لرزانا سودی لرزانا آری زنجیرو القا لرزانا آری زنجیرو القا لرزانا لرزانا شوقي لرزانا آري زنجيرو
لرزانا ڕۆژی نەبەردوو دڵ نەلەرزانا سەوزەی لەرزانا چاکەی لەرزانا ئەممان لەرزانا سەوزەی لەرزانا پارەی زەنجیر و هەڵقە 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 لەرزانا بەڵێ بینەران لە درێژەی بابەتەکەەوە دەست پێ دەکەینەوە سپاس کە تاوەکو ئەم وەختەش لەگەڵمانن ئێستاکەش هەموو لا باش دەزانن لە ترسی شەپۆلی ناڕزایەتی جەماوەری سەرکوتکاری زیاتر کردووە و ڕژیمە و لە نێویدا بەنەسەری ئامارەکانی ئێعدام بەپێی ئاماری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە سەرەتای ئەم ساڵەوە واتە لە 2026 زایەنی هەر لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئێستا لانیکەم 370 کەسی لە سێدارەداوە کە بێکومانیش ژمارەی ڕاستەقینە هەموو لا باش دەزان زۆر زیاترە چونکە لە سێدارەدانەکان بەنەهێنی ئەنجام دەدرێن و هەرگیز ئاماری ڕاستی دەرناخن زۆرێک لەوانە بە تۆمەتی دژبەری سیاسی یان بەشداری خۆپیشاندانەکان یان تۆمەتی سیخوڕی یاخۆیت کوشتنی بانقەس و مادە هۆشبەرەکان لە سێدارە دەدرێن بە پێی نوێترین راپۆرتی ئاماری ڕێکخراوی هەنگاو بۆ مافی مرۆڤ لە نیوەی یەکەمی ساڵی 2026 زایانیدا لانیکەم 9 ژنیش لە گرت و خانە جیاوازەکانی ئێراندا لە سێدارە دراون 4 نەفەریان چالاکوان بوون مریەم هیداوەند ئەرغەوان فەلاحی مەهناز چوارداولی و بیتا هیمەتی کە ئێستا بیتا حکومەکەی هەڵوەشاوەتەوە و چاوەڕێی بڕیاری نوێ ئەوشنانی تاوانیان بەو تاوانانە حکم دراون تەنیا تاوانیانەوەی کە بەشداریان کردووە لە خۆپیشاندانەکانی بەفرانباری 1404 هەتاوی جیاواز لەوە لە 6 مانگی ڕابردوودا زیاتر لە 5,000 ژن لە سەرەتای ساڵەوە دەست بەسەر کراون کە بەهۆی پچڕان و سنووردارکردنی ئینتەرنێتی شەوە تاوەکو ئێستا ناسنامەی تەواوی 368 ژنیان بە تەواوی پشتڕاست کراوەتەوە جگە لە سێدارەدان 44 چالاکوانی ژن کۆی گشتی 211 ساڵ و 5 مانگ زندانیان بەسەردا سەپێنراوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان جەخت دەکەنەوە کە دەسەڵاتی تاران سزای سێدارە وەکو چەکێکی سیاسی بۆ ترساندنی کۆمەڵگە و کەپکردنی دەنگی نەیاران بەکاردەهێنێت راپۆرتی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ئەم ڕێکخراوە مەژە بۆ دەکات کە دوای گرژی خۆپیشاندانەکانی سەرەتای ساڵی 2026 حکوومەتی ئێران دۆخی ئەمنی وڵاتی بەکارهێناوە بۆ چڕکردنەوەی سەرکوتەکان سێدارە نەبووتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی تاوان بەڵکو کەرەستەیەکی سیاسی بۆ پاراستنی دەسەڵاتی خۆی شەرعەتی دانی ساختە راپۆرتەکە ڕوونی دەکاتەوە کە زۆربەی حکومەکان لە ڕێگەی دادگای نمایشکاری بەبێ ئامادەبوونی پارێزەری سربەخۆ و لە ژێر گوشار و شکنجەی توندا دەرکراون کە بە هیچ جۆرێک لەگەڵ پێوەرە نێودەوڵەتیەکاندا ناگونجێت شیکاری ڕێکخراوەکە بۆ ڕەوتی سیاسی ئێران دەری دەخات کە پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان گوشارە نێودەوڵەتیەکان و ڕێژەی لە سێدارەدانەکاندا هەیە هەر کاتێک دەسەڵاتی سیاسی لە ئاستی ناوچەکە و جیهاندا تووشی گۆشەگیری یان شکست دەبێت بۆ نواندنی هێز و کۆنتڕۆڵکردنی ناوخۆ ڕێژەی سێدارە لە گرتوخانەکاندا بە شێوەیەکی مەترسیدا بەرز دەکاتەوە راپۆرتی هاوبەشی ڕێکخراوی مافی مرۆڤی ئێرانیش ئەم ڕێکخراوانە هۆشداری دەدەن کە بەردەوامی ئەم ڕەوتە لە ساڵی 2026 زایانیدا دەبێتە هۆی تۆمارکردنی ژمارەیەکی پێوانەی نوێت لە مێژووی هاوچەرخی ئێراندا ماشێنی سێدارە دژی بەندکراوانی سیاسی ئەم ناوەندە لەژێر ناونیشانی ماشێنی سێدارەی ئێران تیشک دەخاتە سەر شەپۆلی نوێی لە سێدارەدانی چالاکوانان و بەشداربووانی خۆپیشاندانەکان مەترسی سێداری بە کۆمەڵ راپۆرتەکە هۆشداری دەدات کە دەیان بنکراوی سیاسی و مەدەنی لە ئێستادا لەژێر مەترسی توندی جێبەجێکردنی حکومەکەیاندەن ناوەندەکە داوە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکات ڕێگری لە لەو پێشلگاریە گەورانە بکە چونکە ئێران پچڕانی درێژخایەنی ئینتەرنێتی لەو وەختەدا
بەکارهێناوە بۆ ئەوەی دەنگی زیندانیان نەگاتە جیهانی دەرەوە و حکومەکان بەبێ دەنگی یەک لە دوای یەک جێبەجێ بکات. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی راپۆرتێکی زۆر بەهێزی نووسی و ئەویش باز لەوە دەکات کە ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران دوای ناڕزایەتیەکان و خۆپیشاندانەکانی مانگی بەفرانباری 1404 تۆقیوە و لەسەر هەڵدانەوەی ناڕزایەتی ناوخۆیەکان زیاتر ئەترسێت تا شەڕی دەرەکی. راپۆرتە درێژەکەی لێبوردنی نێودەوڵەتی ئاشکرای دەکات کە دوای گرژی و هێرشە سەربازەکانی نێوان ئەمریکا ئیسرائیل و ئێران حکوومەتی ئێران بەمەبەست دۆخەکەی گۆڕی بۆ بارودۆخی سەربازی و جەنگی درێژماوە بۆ دەرفەتی شاردنەوەی تاوان ناوخۆیەکان لە چاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی. لەو دۆخەشدا خێراکردنی پرۆسی دەرکردنی حکمی سێدارە لە ژێرناوی خیانەتی نیشتیمانی و سی خوڕی بەبێ تێپەڕبوون بە ڕێکارەیە سیاسیەکانیشدا بەردەوام. دەستگا ئەمنیەکان هاوکات لەگەڵ سێدارەکان گوشارێکی دەرونی و فیزیکی زۆریان خزۆتە سەر بنەماڵی گیان لێ سەندراوان و ڕێگری لێگرتنی ڕێوڕسمی سەرخۆشی، چونکە دەزانن و دەترسن مەزارگاکان دەبنە چەخماقی خۆپیشاندان و سەرهەڵدانەوەی ناڕزایەتی نوێ. بۆیە ئازیزان، زیادبوونی لە سێدارەدانەکان نیشانەی هێزی ڕژیم نییە، نیشانەی ترسی قوڵی دەسەڵاتە لە تەقینەوەی تووڕەی ناوخۆی خەڵک، هەر بۆیە کە دەیەوێت لە ڕێگای تۆند و تیژێکی لە ڕادە بە دەرەوە ڕێگری لێ بکات. هەروەک گەلێک جار باسمان کردووە و ئەزمۆنیش سەلمان دوویەتی. وەڕێخستنی بەساتی ئەعدام و هەوڵی سەرکوتگەرانن نەک لە توانە و هێزی ڕژیمەوە، بەڵکو لە داماوی ترس لە پەرەسەندنی ناڕزایەتی و ئەترازی خەڵکەوە سەرچاوە دەبێت. لەو جێگایەوە کە ڕژیم باری قورسی قەیرانی سەرمایەداری ئێران و وشاری گەماروابووریەکانی خصوص سەرشانی کرێکاران و خەڵکی بێبەشی کۆمەڵگا بەتەمایە ترس و خۆف بەسەر کۆمەڵگەدا زاڵ کات وە لەم ڕێگەیەشەوە بەربە هەڵچوونی تووڕەیی پەنگخواردووی جەماوەری بێبەش بگرێت. کۆماری ئیسلامی لەو جێگەوە کە دەزانێت کردەوەی قەتڵ کە سوکار و ئاشنایانی کوژاوەکە و خەڵکی ناوشیار یەکجار دەخاتە ژێر کاریگەریەوە و تووڕەیان دەکات و حەستی تۆڵەکردنەوەیان هەڵدەخرێنێت، ئاگاهانە هەر کات بپێی بارودۆخ بۆی دەرکەوت کە دەتوانێت سواری شەپۆلی هەستی تۆڵەکردنەوەی خەڵک بێت بۆ چاوترسێنکردنی خەڵک و ئاساییکردنەوەی تاوانی دەوڵەتی و حکوومەتی بەساتی قەتڵ و جەنایەت لە مەیدانەکانی شاردا بەرپا دەکات و محکوممان یان محکومان بڵێن بە مەرگ لەبەر چاوی خەڵک لەدار دەدات. پێویستە خەڵک لە هەر شوێنێک کە بۆیان هەڵدەکەوێت دەست لە ناو دەستی یەک بخەن و بەساتی قەتڵ و کوشتاری ئینسانەکان بەسەر بەکرێ گیراوانی ڕژێم و بەڕێوەبەرانیان داوێران بکەن. ڕوودانی شەڕ و هەلومەرجی شەڕ بەم بیان وەتونکردنەوەی سەرکوت و لە سێدارەدان و زیندانیکردن ناتوانێت بۆ ماوەیەکی درێژخایەن بەرێ ڕاستەقینەی شەڕی کرێکاران و جەماوەری زەحمەتکێش دژ بە کۆمەری ئیسلامی پەراوێز بخات. شەڕ ڕاستەقینەکە دووبارە لە هەمان شوێنەوە درێژەی پێدەدرێت کە پێش شەڕەکە بوونی هەبوو، واتە شەڕی چڵغۆشەش. ڕوبەڕووبوونەوەی کرێکاران و ئەو جەماوەرەی کە قین و بێزاریان لە کۆماری ئیسلامی هەیە کۆنتر و ڕیشەیتر لە هەر شەڕێک دژایەتی بەرامبەر بە باڵای یان بە بەڵای بێکاری و هەژاری و تەحملکردنی بژێوێکی پڕمێنەت لە پاڵنا ئەمنی و سەرکوتی هەر دەنگێکی ناڕازی دووبارە دەبوژێتەوە. بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی تریش سەر لە نوێدێنەوە کۆڕەپان لە گەرمەی هەر ئەم شەڕە وێرانکەرەشدا کە حالیەن لە ئارادایە دەنگی کرێکار و خوێنکار و ژن یەکسانی خواست کەپ نەبوو. مێژوو دۆسیێ ڕژێمی دژە دیموکراتی کۆماری ئیسلامی لە بەرامبەر ملوێنان خەڵکی خەباتکار و خوازیاری ڕووخاندندا بەم شەڕی دوایی سپی ناکرێتەوە. ئەو جۆگەی خوێنەی کە کەوتوەتە نێوان خەڵکی جەرەک سوتا و کۆمەڵگەی داغدار بە پاساوی هێرشی دەرەکی و سی خوڕتاشین بۆ نایرانی سیاسی پڕ ناکرێتەوە. یەکلاکردنەوەی کۆتایی حیساباتی کۆمەڵگەی ئێران لە شەڕی ڕاستەقینەی دژ بە کۆماری ئیسلامی و ئامادەکردنی کۆمەلگا بۆ گەڕانەوەی کەرامەت و مرۆڤایەتی بۆ نێو کۆمەلگا تەنیا بەڕێڕەوی ڕووخاندنی شۆڕژگەڕانەی کۆماری ئیسلامیدا تێدەپەڕێت. ئەمەش ئەجێندا و دەستوری کاری چینی کرێکار و ڕێزی ئازادی خوازی کۆمەلگە و ئێمەی کۆمۆنیستەکانە. سەرنجام بۆ درێژەدان بە خەبات دژ بە ڕژێمی کۆنەپەرستی ئیسلامی ئێمە لە سفرەوە دەست پێ ناکەین. ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیە مەزنانەی ساڵانی دوایی کە کۆماری ئیسلامیان تا لێواری ڕووخاندن پاشەکشە پێکرد ئەزمونگەلێکی گەورەیان فێر کردوین کە دەبێت ببنە چرای ڕێنوێنی پێشڕەویەکانی بڵین داهاتوومەن. هەروەها هاوپشتی ڕێخستن و ڕێکخراو بوون کە دەتوانێت ببێتە خاڵی وەرچەرخان بۆ گۆڕانکاری و
سەرکردایەتیکردنی خەباتی ڕەوای چینی کرێکار و بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی تر. ئەمانە ئاڵقا کلیدیەکانی سەرکەوتنی خەباتی کۆمەڵگەن بۆ ڕووخاندنی شۆڕژگێڕانەی کۆماری ئیسلامی. داهاتووی کۆمەڵگەی ئێران و یەکلاکنەوەی کۆتایی لەگەڵ ڕژێمی سەرکوتگەری ئیسلامی ئەرکی چینی کرێکاری ڕێکخرا و جەماوەری زەحمەتکێشە. کۆماری ئیسلامیش لە قۆناغێکدایە کەمانەوەی خۆی بە توند و تیژی و ترس بەستوێتەوە، نە بە ڕەزامەندی کۆمەڵگە. بەڵام ئەزمموی ساڵانی ڕابردووش سەلمانگوێتی کە سەرکوت لە سێدارەدان و زیندان ناتوان وەڵامی قەیرانەکانی ڕژێم بن بە پێچەوانەوە هەر هێرشێک بۆ سەر ژیان و مافەکانی خەڵک، هەر ئەعدامێک و هەر فشارێک لەسەر ژنان، کرێکاران، خانشینکراوان و خوێندکاران هۆکاری فراوانتربوونی ناڕەزایەتی و نزیکبوونەوەی بزوتنەوە جەماوەریەکان لە یەکتر دەبێت. ئەوەی ئێستا لەژێر سێبەری سەرکوتدا خۆی دەنوێنێت دەتوانێت لە هەلومەرجێکی گونجاودا بگۆڕدرێت بە هێزێکی یەگەرت و سەرتاسەری کە لە توانایدا هاوکێشە سیاسەکانی ئێرانیش بگۆڕێت. لەبەر ئەوە هەرچەندە ڕژێم بە توندوتیژی هەوڵی درێژکردنەوەی تەمەنی دەسەڵاتەکەی دەدات، بەڵام هەر ئەم سیاسەتەشە بە هۆکاری سەرەکی یەکگرتنەوەی بزوتنەوەی جەماوەری بەهێزبوونی خەباتی کرێکاران، ژنان، خوێندکاران و هەموو توێژ ناڕزیەکان دەگۆڕێت و ئاسوی سەرهەڵدانێکی فراوانتریش لە دژی کۆماری ئیسلامی بێگومان نزیکتر دەکاتەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، لێردا هاتیینە کۆتایی بەرنامەی ڕامانی ئەم هەفتەیەش. هیوادارم بەرنامەکە جێگای ڕەزامەندی ئێوە بووبێەوە بتوانی بێتمان نوکتەیەکمان پێکا بێ و کە ئێوە لێ ڕازی بن. سپاس کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان نابوون. کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.